لەبارەی بەردەوامی جەنگی نێوان ئیسرائیل و حەماس و تەشەنەسەندنی شەڕەکە بەرەو لوبنان بە تایبەت لەگەڵ حیزبڵای لوبنانی مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز زیاد حەمووری شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە قودسەوە میوانی منە. بەڕێز زیاد زۆر بەخێربێ بۆ کوردستان 24. یعنی هەموو هەوڵەکان بۆ ئەوە بوون کە ئەم شەڕە پەرە نەسێنێت و بەرەی دیکەی جەنگ نەکرێتەوە. پێتان وایە کە ئیسرائیل و حیزبڵای لوبنانی پێکدادانەکانیان زیاتر پەرە دەسێنێت؟ بەڵێ ئەمە ڕوونە کە لوبنان و بەتایبەتیش حیزب الله لە دووەم ڕۆژی شەڕەوە ئاماژەی بەوەدا بوو کەوا پشتگیری لە غەزە دەکات و ئەمە تا ئێستا دیارە کەوا هەوڵی ئەوە دەدرێت شەڕەکە فراوانتر بکرێت. بێگومان چەندین بردومانکردنیش هەیە و هاوکات چەندین لایانی دیکە دێنە نێو شەڕەکەەوە ئەگەری فراوانبوونی شەڕەکە زیاتر دەکرێت کاتێک سەیری هاوکێشەکان دەکەین. خۆتان دەزانن حیفاش بردومان کرابوو سەرڕای ئەمە پێشاتێکی نزیک بوو لە پێناو زیاتر فراوانکردنی ئەم شەڕە. بێگومان لێرەدا و بەتایبەتی لە نێو ئیسرائیلدا گفتوگویەکی قوڵ هەیە بۆ ئەوەی بتوانرێت ڕێگری لەمە بکرێت و ڕێگری لەوەی بکرێتکەوە بەرەیەکی دیکە لە دژی ئیسرائیل بکرێتەوە. باشە بۆچی گروپە چەکدارەکانیانی هەوڵی ئەوادن کە بەرەی دیکەی جەنگ لە دژی ئیسرائیل بکەنەوە؟ گروپە چەکدارەکان بێگومان پاڵپشتی لە فەڵەستینیەکان دەکەن و لەگەڵ خەڵکی غەزەدان. بۆیە وەکو پێشتریش باز لەوە کرابووکەوە ئەگەر بێت و هەر تێڵکشانێک هەبێت لەم بارەوە بێگومان ئەوانیش لە لوبنان و لە سەرڕای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەرجەم ئەو ناوچانێکەوە هەمویان ڕوبەڕووی ئیسرائیل دەبنەوەگە بێت و مافی غەزە بخورێت و خەڵکی فەڵەستین ئاراستە بکرێت. خۆتان دەزانن لە سەردەمی کۆندەلیزە ڕایزیش کاتێک باسی ئەوە کردبوو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ بنیاد دەنێنەوە. هەر لە پێناو ئەمەش ئێستا شەڕەکە بەردەوامە و گرژەکان لەم ئاراستەوە بەردەوامە. بۆ نمونە لە سووریا لە عێراق تەنانەت لە ناوچەکانی دیکەش لە یەمەن شەڕ بەردەوامە. ئێستا لە فەڵەستینش ئەم شەڕە هەیە. هەموو ئەو ناوچانە ناوچەی بە ئامانج کراون و بەرژەوەندی هاوبەشیان هەیە و پێویستە هەمویان لەگەڵ یەکتر ڕاوەستن بەرامبەر هەموو ئەم شەڕانە. ئەمریکا و ئەوروپا ئێستا زۆر هەوڵی ئەوە دەدەن کە ئەم شەڕە بەرفراوان نەبێت و تەنانەت ئاگربەستیش ڕابگەێنن بەتایبەت کە ئێستا بلینکن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. پێتان وایە کە سەرکەوتوو دەبن لەم هەوڵەیان؟ بێگومان هەوڵێکی جددی هەیە لەلایەن ئەمریکاوە لەگەڵ هاوپەیمانەکانی بۆ ئەوەی بتوانرێت هەر لە سەرەتای ڕاگەیاندنی جەنگەوە لەگەڵ ئیسرائیل بوونە و هەوڵێک هەیە لەگەڵ ئیسرائیل بۆ ئەوەی بەڵام تا ئێستا نەتوانراوە ئەو ئامانزانەی کەوا دایان نابوو. واتە ئەمریکا و ئیسرائیل ئەو ئامانزەی کە دایان نابوو لە هەڵگیرساندنی ئەم شەڕە بێگومان پێی نەگەیشتووە. ئەمڕۆ ئێستا باس لە ئاگربەست دەکرێت و ئەم پرسە لە نێو ئیسرائیلیش قسەی لەسەر دەکرێت. ئەوەی ڕوونە تا ئێستا نەتوانراوە لە شەڕەکەدا ئامانجەکان بپێکرێن لای ئیسرائیلەوە چونکە ئەو شەڕی کە کراوە شەڕێکی نامرەوانەیە دەکرێت. بە هەمان شێوەش ئێستا دانیشتوانەکان هیچ ئەنجامێکی نەبووە تا ئێستا و هەوڵیش هەیە بێگومان بۆ ئەوەی سەر بگرێت بەڵام ئێستا سەری نەگرتووە. باشە بەڕێز زیاد یانی ئێستا ئێران مەبەستیەتی کە بەرێکی دیکەی جەنگ بە تایبەت لە لوبنان لەگەڵ ئیسرائیل بکرێتەوە؟
ئەوەی ڕوونە کە کۆتا هێرشەکەی سەر ئێران ئەمە ئاراستەیەکی ڕاستە و خۆ بوو کە ئێرانیش ئیسرائیلی تۆمەتبار کرد بەوەی کەوا هێرشەکەی ئەنجام داوە و زیاتر لە 100 کەسیش شەهید بوون بەهۆی ئەو هێرشەی کەوا کراوە لە کرمان. لەگەڵ ئەوەشدا ئەمە بە شێوەیەکی ڕوون باسی ئەوە کراکەوە ئیسرائیل کردوێتی و وەڵامێکی زۆر توندیان دەبێ بەرامبەر بەم کردەوەیە. دوای ئەم ڕووداوە ئەمریکا نوێنەری خۆی ناردە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی بتوانرێت ئەم گرجێکەوە هەیە دابمرکێندرێت و دانوستانێک دەست پێ بکات بۆ ئەوەی نەکرێت کێشەکە زیاتر تەشەنە بکات. خۆتان دەزڵان وەزیری دەرەوەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو بە هەمان شێوە سعودی و ئیمارات و لوبنانیش بە هەمان شێوە بە تایبەتی لوبنان وەکو بەشێکە لەم کێشەیە بەهۆی حیزب اللهەوە. بۆیە ئێستا ئەوەی دیارە لەگەڵ سەردانەکەی بایدن دیارە چەندین پێشنیاری جیاواز ئاراستە دەکرێت ئەوەی کەوا دیارە ئەم شەڕە هەوڵی ئەوە دەدرێت کە ئەم شەڕە دابمرکێندرێت چونکە ترسی فراوانبوونی شەڕەکە هەیە. بۆیە هیچ شتێک هیچ ئاگربەستێک ناتوانێت ڕابگەیەندێت ئەگەر بێت و شەڕەکە لە غەزن ڕانەوەستێت. باشە ئەگەر وابێت ینی ئیسرائیل بچێتە شەڕ لەگەڵ حیزب اللهش لە لوبنان دەتوانێت لە هەمان کاتە هەم لەگەڵ حەماس هەم لەگەڵ حیزب اللهی لوبنانی لە شەڕدا بێ ئیسرائیل و توانایی هەیە؟ نەخێر ڕوونە بێگومان ئەمە سەختێکی زۆری بەدواوە دەبێت بۆ ئیسرائیل. ئەمە کارێکی زۆر سەختە و تەنانەت کردنەوەی بەرەیەکی دیکە زۆر زیان بە ئیسرائیل دەگەێنێت. ئێستا ئەو بەرەیەکەوە هەیە لە فەڵەستین زیانێکی زۆر گەورەی بە سوپای ئیسرائیل گەیاندووە و ژمارەکان زۆرن لە ڕووی برینداربوون و گیانە دەزانەوە. تا ئێستا حکوومەتی ئیسرائیل ئەمێڕانە گەیاندووە بەڵام شتەکە ڕوون و دیارە کەوا ئیسرائیل زیانێکی زۆری پێگەیشتووە و ئەمەش پێمان دەڵێکەوە زیانێکی زۆری بەدواوە دەبێت و بۆیە لەسەر ئاستی سوپا و لەسەر ئاستی ئەفسەرە باڵەکانی سوپای ئیسرائیل زیانێکی زۆر گەورەیان پێگەیشتووە. بۆیە لە ڕووی ئابووریشەوە ئەمە کاردانەوەی بەدوای خۆنەوە هەونهێناوە بە ملیارها دۆلار زیانی ئابووری بە ئیسرائیل گەیشتووە. بۆیە سەرڕای ئەوەی کەوا ئەمریکا بە شێوەیەکی ڕوون پاڵپشتەکانی خۆی هێدی لە بۆ ئیسرائیل ڕادەگرێت بەڵام ئەمە شتێکی سەختە بتوانێت بەرەیەکی دیکە بکرێتەوە. زۆر سپاس بەڕێز زیاد حەمووری شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە قودس میوانم بووی. دەست خۆش.